قسە باسەکەم لەسەر ئەو پرۆژەیە کە لە چەند ڕۆژی ڕابردووە بە تەوەریش قسە باسمان لەسەر کردکە پرۆژەی خێزان و سینەمایە بە کللتورکردنی بینینی سینەما لە نێو هۆڵی سینەماوە و ڕووکردنە خەڵک و خێزان بۆ نێو سینەما بۆ ئەوەی بێتە کللتورێک و خەڵکان ڕووکەنە هۆڵەکانی سینەما بۆ بینینی فیلمەکان و فیلمانیکە نمایشەکران چ جای فیلمەکان بیانی بنیا خۆت بە تایبەت بە بازاڕکردنی فیلمە کوردیەکان و نمایشکردنیان بابەتێکی گرنگەوە لە ئێستاە لەلایەن سینەماکانان زۆر جەخت لەسەرم بابەتا کرێتەوە بووی بکرێت بە بابەتێکی کللتوری و لە ناو خەڵکا بڵاو بێتەوە وەکو بابەتێکی هۆشیاری وە پێکەوە بڕۆن بۆ بینینی ئەو فیلمانی کە نمایشەکرن وەک لە چەند ڕۆژی ڕابردووە ئاماژەمان پێکرد باسکردنە لەوەی کە هاندانی خەڵک بێت بۆ ڕووکردنە نێو سینەماکان ئێستا سینەما سالم ڕۆژانی پێنجشەممە لە دوو کاتی جیاوازە ئاماژی بەم بابەتە کردووە کە بێ بەرامبەر ئەچنە نێو هۆڵی سینەما سالم و لێبینەری و فیلمانە بن ڕۆژانی پێنجشەمان و هەموو پێنجشەمەیەک فیلمێکیان دەستنیشان کردو و فیلمەکانیش کۆمەڵایەتین و تایبەتەن بە بواری پەروەردەی بووی ئەو خێزانانەی کە ڕۆن و مناڵەکانیان دەبن بتوان سوود لە فیلمەکان وەربگرن بۆ منداڵەکانیشیان تا ئەمە ببێتە کاڵچەرێک لە نێو کووردا و ئێمەش وەکو وڵاتانی تر فێرببین ڕووبکەینە هۆڵەکانی سینەما و بینی فیلمەکان و دوات لە ئەنگاوەکانی داهاتووتریش زیاتر چڕکرێتەوە لە سەر فیلم و سینەمای کوردی. خێزان و سینەما پرۆژێکی هاوبەشی سینەما سالم و ڕێکخراوی کوردستان دیالۆگە ئامانجی ئەم پرۆژەیە بە کللتورکردنەوەی بینینی خێزانی فیلمە لە سینەما هەروەها بیرخستنەوەی ڕۆڵی گرنگی سینەمای لە پێشخستنی کللتور و ڕووناکبیری هەموو پێنجشەمەیەک لە دوو کاتی جیاوازە خێزانەکان دەتوانن بێن بۆ سینەما سالم و بێ بەرامبەر فیلم ببینن. هەفتەی دووەمی پرۆژەی خێزان و سینەما بێ بەرامبەر و بە خێزانی هەموو پێنجشەمەیەک لە دوو کاتی جیاواز 3 پاژنەوە ڕۆ 8 شەو ئەم هەفتەیە فیلمی کۆکۆ نمایشەکرێت.